ئەی بێ نەزیر و هەمتا هەر تۆی کە بەرقەراری بیدار و بێدیاری بێدار و پایەداری. سڵاو ئەرزەکەم مەخمەد بینەرانە ئەزیز و خۆشەویست بە قسمەتێتر لە بەرنامەی پێگەی ژنان هاینە خمەتتانە. ئەمڕۆ دوو میوانی زۆر خۆشەویستمان هەیە، دایک و فەرزەندێکی هونەرمەند خانمی فەرینوشی ڕەحیمی فیلمساز بە معالەمی خۆشەویست و سارینای تەرەقی ئەکتەری سینەما و شانۆکار. ئەچینە خزمەت میوانەکانمان بەخێر هاتن سەر و سەر چاومان. ئەگەر کە سلام یاحوالپرسی حەزەکەن لەگەڵ مخاتەبەکانە بمان بێ فەرموون لە خزمەتتانین. زۆر سپاس کە قبولتان کرد و تەشریفتان هێنا. ممنونە. تشەکر. سڵام عەرزەکەم بە ئێوە و بینەرانی عەزیز. زۆر سپاس بەخێراتن. ئەوەڵ لە خانم ڕەحیمی و دەست پێیەکەین. خام ڕەحیمی ئێوە متەوەلدی کوێن بۆ چ ساڵێک؟ ئەم سوالە سەختە بۆ ساڵەکەی. بەڵێ بۆ خانم حەزەکەم بێژم من بەعکس من متەوەلد شاری سەقزم، یعنی چەند ساڵێنە متەوەلدێ نەما وەلێ متەوەلد ساڵ 47 بەڵێ زۆر باشە. سارینە گیان تۆ چی؟ من ساڵ 73 بسنە. زۆر باشە. ئەیستا ئێمە گەرەکمانە با ئەوڵ ڕێوڕەوشی بەرنامەکەتان پێبێژم سەبارەت بە ژنانی شانۆکار و سینماکار و دەغدغەکانیان ئاسیبەکان و چشت هایە لەم ڕێگەمانە یا ئەوەی کە مشەوەقە باس بکەین. بەر لە هەموو شتێ لە کێوە دەستان پێکرد خانمی ڕەحیمی؟ من دوایەوە کە دەرسم تەواو کرد یانی دیپلۆمم سن اتفاقی یعنی ئەمە شتێکە کە ئینسان چێ لە نەهاتی نەبێ خۆی نازانێ. مە لە خانوادێک ساڵ وەختی قسەکەم متۆل ساڵ 47م پس هەڵە گەڕێتەوە فرەزوو. بعد من اتفاقی لەبەر خانەفەرەن ڕێتون کە وتی مسابقەی فیلمسازی شوێنەکەین دەست پێکەین. منیش حەز چوومە یعنی ئەو علاقە چووم ناوم نووسی. بعد وەختی کە جوواکەی هاتەوە امتحانیم کرد شرکەتم کرد ئازمونونەکە بەهانترین امتیازم کردو. بعد چوومەوە من گەرەکمە بۆ فیلمسازی دی تۆ کەیف کار فیلمسازم نازانم چونکە نەقاشیمە کرد تەڕاحیمە کرد لە ئەچوومە کلاسیش حتا چۆن ڕفیقکە لێ خاستم بوو کە هەر خۆیان کار تەڕاحیکەم خان لالە ێزدانجوو بەسان کەسکردن ئیتر بشۆنەوەیتە چوون بۆ کلاسەکان چوون بە کلاسەکان من شەشمای ئەوڵم کە تواو کرد مجەوزم کرد کلاسەکان سینما جوان. شەشمای ئەوڵم کە تواو کرد دەورێتەوەریم تواو کرد مجەوزم کرد لە ئەوەکە دۆری ئەمەڵیشم تان فیلم کارکەم. ئیتر شڕۆم کرد لە چەندانە فیلمە هەم یا بە سوورەت تەسویر بەرداری کارم کرد یا کارگەردانی دوودانە کارم کرد کەدان لە کارەکانم جایزە بوو کە چەند دەفعە شەبەکەی بڕون مەرزی پەخشی کردەوە. ئیتر هەر لە ئەوڵی شروعتان هەر ئەوڵ درەخشان و خۆشایەن دوای شەشمان کە یعنی منێژم دۆری ئەمە تۆریم تواو کرد یعنی ئەو زەمانە کەسگەرێکیش خاصیانە هەوار بۆ ئاموزش مثلا بۆ ئەنجومەن سینما جوان دانێکی ئاغای وەحدانی بوو بە مەساڵ ئێمە شتێکە فرە بن بۆم لەزەت بەخشە کارمانەدی مۆدام کارمانەدی و نەقتە کریا. بعد تۆریم تواگە دیجازێ مجەوزم کرێژم من ئەو بوو خانمێ بەناو نادیە جعفەری کار مستەنەدی کارگرتە کوا کارم کرد چۆن من جۆری بوو کە ئیجازیان داوە پێم کە ناو هەر کارێکە بتانم کارکەم وتیان ئەو تواناییە نەزەر لوتفیان بوو زمانێ بوو زەمان ئاغای باکی دەبوو کە فرێژێ بەهایەدا بە هونەرجوەکانی زمانێ ئاغای ئەرشەدی بوو فەرادەرشەدی بوو ئاغای هەر کاکە بەحمەد خۆمان ئاغای قوبادی ئەو دەورە درەخشانەکان کەم خەریب بوو وەلێ مجەوزم کارم کرد دوای هەر ئەوڵ ساڵێکە جەشواری ئەنجومەن سینما جوان سنابە ڕێگە چوەستان کورسانە بەهانترین جایزە من گرتم کە مثلا فرە خۆشحاڵم کە وەلێ مەشیە سەرنوشتم شتێتر بوو هەم زمان منیان معرفی کردو بۆ کان پەروەرش فکری بۆ چەند جێگە بۆ کار حتا وەلێ تربیت معلمی شرکەتم کردو. ئەو ساڵە مەرەخەسیم کرد بە خاتر فیلمسازی نەچووم ساڵ باتی لە بین دوو ڕێگام مامۆ کە بچم بۆ تربیت معلم کە ئایندەس بۆم یا لە فیلمسازیە بمێنم کە دووربینێک کابگردنەوە مدام ناو شارە گەڕیا من ئەکسمە کرد یعنی نەمەزانی فەزام ناشناسی مەکان ناشناسی دۆمایانە شروعمەکرم دی هامە ئینتهای ئاواساوە نەمەزانی ئەنگی چون واقعا لەزەتمە هاتیم شو سەرێ عکسەکانم چاپە کردو و لەزەت بە بعد حتا مەسەڵ ئێرشاد کاریگیدا پێم وتیان بڕۆ لە ناو شارە لە ئاسار باسانی ئەکس بگرە مەفرەتریش بۆ منێن بوو زمانە بوو زمان ئاغای حازڵی بوو شار و خازڵی بوو حتا وەختی وتمە تربیت معلم تێمە تۆمان وڵا کاس وستان کورسان معرفی کرد تۆ چی تربیت معلم
وتم آخر نازانم كأنديم كاربيتشا جا أو سالقة لجتك فرخش بو متداول بو كمتاسفانة إيسانية بو أو كسالك أنجمان فيلم سازي امتحاني كربو كوركان 2 ساڵ و نیم دوري فشورديانة دي سالكش بو كنيشكان بو تمنوت يعني سالتر تاني سو كار خب بۆچی 2 ساڵ و 1 ساڵ ئاوا بوو ساڵێک کەنیش بوو ساڵێک کوڕ یعنی ئازمونەکە وا بوو کە کوڕجیا بوو کەنیشکیشتیا بوو لێ فرق ئازم من وەختی ئیتر من تیوتی ئاوتیان مەچوە تەوێت معلم چۆن مەرخەسیم کرد و ڕشتەکەش محفوظ بوو ئەم توانی لە سنەی چای ڕۆتبێن سنەیش ماوەردوو وتیان مەڕۆ تۆ ساڵێتر ئامۆزش فیلمسازیەتانی وت بەکە قبوڵنەوە بچە چۆن ئایندەم گەرەکە من ئیتر نەچووم چوومە تربێت معلم ساڵ باتی بلێ بووم وسوسة بوم كفيلم سازية كشركتكم شوم شركتهم كشوار مرحلة بو تاران شوم أو زمان جا خو رحمتي كأغي سيف الله داد مسؤول أو مركز آموزش فيلم سازية بو شوم سبنا ونهاية جم كرد ولی هات ما چون سال دوم تربیت معلم بو اما شورش اجازه پیم نده. بله پس آوا بو که ورقه هم برو معلمی کشراو و عجب شغلکی شریفیش. چی اول شتی که جیالوی که لبنماله کی هنری لدایک بوی خب آقای ترقی و خانمی رحیمی دونان زوجی هنری کاربلد جیالوشتا اول شتی که لناو سینما دید و راکیش رای به طرفی چی بو؟ سينما شانو أولين شتي كديما كلن واقعا إيجن فرم نال بو وقت إيجن بو 5 سالگی أولين كاري بو كان جامدا فين كوتا كايم كرد واقعا نمزاني يعني صرفا يعمتم كارب كو من انجام مدا و لا 8 سالگیك أولين تئاتر من كايم كرد خب 8 سالم بو عروسي خون بو نمايش نام خاني بو فقط من كايم بو كايم كرد أري دوای ئەوە چ نەخشێک بوو لەوێ مانگ نەخش جەزابێت باسی تەقدیر و بچووک بووم بعد مەسەڵەن نمایشنامەخانی بوو من لە بیرمە دانیشتم فقط مەسەڵەن ئیجرا بوو نۆبەتم گەی کۆشەکانم دەرەهاورد ئەچووم لەبان مێزەکۆم من ئیجرامە کرد دوارە کارم تواوە دانیشتم تا تواوەوە بۆ لێ کەمکەم وەختێک گوزەریا ئەسڵ نازانم بۆچێ ئینگا شتێک بوو کە مەشیای وتفاقە بکەفتای چۆن من تەنیا شتێک کە لە بیرمە لەم ناڵی و تایسە هیچ وەخت تایسە لەناو زیندگیما بەجۆز بازیگەر بوون و بازیگەریکردن هیچ هەدەف دوومێکم نۆگە ناتان بێژم هەدەف هیچ بەرنامە ڕێزیکم نۆگە کە دوای ئەمە قەرارە چه ئیتفاقێ بکە جۆرهایە حاڵەتی تەقدیری بووە چونکە لە بنەماڵەیەکی هونەری لەدایک بووی دوایەوە کە عەلاقەمەند بووی علاقەمەندی کەمکەم تەناو وجود ما بوو یانێ هەمیشە بوو تەکما مەسەڵەن من ئەوە نۆ کە سرفەنگەرێکم بێ لەبان سەحنەوە بمکایە بکەم من هەتا گەر سبحای امتحانم بووای مەسەڵەن لە بیرمە دەبستان بووم دانیشتم دەرسەکانمە خۆن کە فقط بابام هەڵسێ بچێ بۆ سەر تەمرین من تێکیا بچم بۆ سەر تەمرین و دیالۆگ تەکتەکیان هەبس بووم کەم ئەمە اتفاقە کەفت وەلێ لەناو وجود ما بووێژم هیچ وەخت بە هیچ شتێکتر بێجۆز بازیگەری فکرمە بە بازیگەری هەڵە قوڵا لە دەروون تا باشترین نەخشێکە تایسەکایە کردە چی بووە لە ماوەی ئەم چەند ساڵ مداوم ئەکتەریا من ناتوانم لە بین وەسە شتە بێژن لە بین ناڵەکان تا کامیان و فرەتر خۆشکرد جوارکی جالبە ئەرێ ناوێ ئەسڵەن گشتی بە یەک ئەنازە من زندگیم کردگە لە ناویانە شاید ئەوڵەتە تا زەمانێک کە تۆ کامڵ دەرکی ناکەی چون هەر شتە نیازمەند دەرکێکت کە تۆ دەرکی بکەی بات بچیتە بەرەوە تا زەمانێکە دەرکی ناکەی ناتوانانی بزانێت کە خەریکی چاکەی و تا ئەو جێگە شاید ئەرێ نەخشگەلێکم کایە کردگە کە لەناو مناڵیا بووگە و تیپ بووگە هیچ کاراکتەرێکی نۆگە وەلێ دوای ئەوە لە جێگە کۆ ببات هیچ شتێکم نۆگە کە لە ناویانەوەم و لە ناویا زندگی نەکەم و دانێ لە شتگەل خاصێکە بنیامەکانەوە زندگییانە هەستیان هەتاگەر بازیگەرنەوەنەوەسە کە تۆ فیلمە ببینی کتێب بخوێنی و بەجێگە و کاراکتەرگەلە زندگی بکەوە کە وەختەی بازیگەری ئەم مۆهێبەتە فرە گەورەترە تۆ بەجێگە هەر شخصێتی کە کاراکەی زندگیەکەەوە هەر بەشێ لە ژیانت دروستێژی ئێوە باشترین نەقش یا فیلمێکە دروستان کردە چی بووە؟ من ئێژەمێژە من کارێکە ئەم چەند ساڵە دوای ئەو کە نەژمێژ هینەوە بن ئەفسانەی کەلاغم کار کرد یعنی وەختی چوومە تێبێت معڵم و هاتمۆسناو چ ئامۆزشکە دەخان مەعازی و سریتر لە هەتا خودیاغی تەرەقی بوو سریتر کارمان شڕۆ کرد کە ئەفسانەی کەلاغ بوو یعنی ئایسە من دوای چەند ساڵەوە
تۆ دیالۆگەکانیم حێفزە چۆن ئەو نە ئەو کارە بۆم زەریف بوو کار بوو من چۆن عاشق کار کودەکەم یعنی حەزەکەم بۆ کودەکە کارکەم و من شتێکە فرە لەزەتی پێمەدا ئەلان شاید بێژم 30 ساڵە من داوەر تەعاتر منتەقە ئوستانم و من ئەچمە سەر فستیواڵهای دانیش ئاموزی من چۆن خۆم معلم بووم ئیجازەی ئەومە بوو و چۆن کار هوەری مەکرد ئیتر من هەر چێ ساڵە حتا زمانێت تربێت معلم و بازەمە چوون بۆ داوەری حەساوکە داوەری تربێت معلمیان داو بە من چوون بۆ تربێت داوەری بعد شتێکە فرە لەزەت من ئەبەر لەما ئەوە کە دانیان دانیشتم ئیراد بگرم لە کار ئەچووم کار ببینم لە مناڵەوە ئەمدی بداهە کارێکەکە کە من لەزەتەوەم ئاهاتم و تعریف مەکردموت لە فڵانە جێگا لە زیویا بازیگەرێک کەس کوڕێک ئاوا بازیەکە یعنی من لە ئەو مناڵگەلە بە جێگەی ئەو دانیشم بە ئینتقادی هەرچەندکە واقعان مەشیا چاومەندی جۆکرا کار خاسمان انتخاب کرا بۆ کشوەری وەلێ بازم دقت مەکرد لەبانەوە یعنی بێژە من تەک کار ئەوانە کامدی زندگی مەکرد و من وەختێک کە تۆ تیت کار هوەری وەسە عینەکێک ئزافە لەبان چاوتەوە بێ کە چتەکان وزوحی بیشترە بۆت فکوسترە بۆت خاسترە بینی من ناو مەدرسە ئەمدی سوژێ کە بینم فرە زەریفە ئەو مناڵگەلە شتێک مەسڵ لەزەتمە بلوانە ولی بازێکم دی کەسێک هەوەسەڵات هەست مەسڵ بازێک کەس ئاوا بەرخۆردێکەکەمانە لەزەت ئینسان بەنەمزەمە هەرچیشت ئینسان لەزەتەوات وەختێکە هەر کەسێک بە نەزەنە ڕسالەتێکی هەیە ئەوەی کە ئێوەش چوون بەرەو تربێت معلم وە بوونە بە معلم فکرکەم کە ئەمە بەڵێ بێ حکمت نەبووەوە ئێوە زۆر مناڵایەکی شای باشتان تربێت کردبێ لە ئەرسەی هۆنەرا و شاید ئەگەر کە مەسەن هەر ئاکادمیک کارگەردانیتان بخوێندایە یا مەسەن بازیگەریتان بخوێندایە ئەوە نەتانتوانایە کە چەند کەس تربێت بکەن ئەیسا ئەو پرسیارم هەیە ئەگەر بگەڕنەوە بۆ لە ساریناوە دەست بکەین ئەگەر بگەڕیتەوە بۆ دواوە بازم ئەم ڕشتە ئینتخابەکەی بۆ خۆت وتم من هیچ شتێک بەجۆز ئەمە تایزە پێ فکرم نەکرد کەس ینی لەو ڕۆژێک کە ئێتر کە ناوی خۆت فێر بووی ئەمەش بووە نا لە ڕۆژێکۆ کە کەم توانیم سارینا بشناسم و زانیم هەدەف چەس هەدەف بەرنامە چەمگەرەک بجۆزەمە هیچ شتێکترم گەرەک نۆگە واقعانگەرەکەم نۆگە درستە ئەگەر ئێوە بگەڕنەوە بازم ئەمە ئینتخابەکەن ئەم ڕێگە ئەو ژیانە هوەریە ئەسان شەریکی زندگی هوەری نا من شەریکی زندگی هوەری کە واقعان ئینسان خۆشە من شاید ئەگەر کەسێت زواجم کردا شاید لەو مەسیرە دوورنی خستاتەوە وەلێ من لەزەت مثلا لە کارەکانی بۆنوان من هەر مەتنێکە نووسێ حەسەن ئەوڵ دەفعی خوێنێ لە ماڵای خوێنێتەوە من لە مەوردی قساکەم سای نابێ سای نەدانیشین فرە خۆشێمە چوار نەفرین لەو ماڵە کەنجی بچێگەم سینما خوێنێ ئەمە بازیگەریە خوێنێ حەسەنە کار ئەرێ ئێمە بەحسەکمان هەروانە سا وەلێ ئەرێ من ئەگەر هەڵگەڕمەوە هەرە چمەوەلێ ئێژ من حەسرەتە خۆم بە مناڵگەلی سا کە هەرچی شتا لە اختیاریانە و ئەتانن کارکەن حەزەکەم واقعان کارفیلمسازی سێچە کارێکم من لەم چەند مدەتا نووسیگە کە ئیشەڵا کارفیلمێ کاریکەم کە ئیشەڵا بتانم فرسەتم دانیا گەکتر کار مەدرسەم توا بووکە بازن شەست بووکەم ئیتر شڕۆکەم بە دوارە کارفیلمسازی هیوای باشترینەکان بووە تا ئێستا لە نەخشێک یا فیلمێکە دروستان کردبێ یا لە هەر شتێکی پەشیمانە بوو بێتن لەم حوزەیە پێشتێنسان بووە کارێکی کە ئەی کاشەوەم کارەکردێت ئینسان بازێک کارگەر واقعا یعنی زندگی تەجروبە زندگی ئازمون و خەتاست ئینسان ئەگەر هەرچێشتا ئەو شتەبێت کە گەرەکیە هیچ وەک تەلاش ناکە بۆ خاستر بوون ولی ئەگەر لە کارێکە ئیشتباکە سایەکا کە خاستر ئامەکانی محکەمتر هەڵگرێ دروستتر بچێتە ڕێگە درستە فەرمونون ئێوە چی بووە کە لە شتێک پەشیمان بیتۆ یەکێ لە نەخشەکانە توۆشا کە بە نەزەر من تا ئایسەکە زندگیم کردگە هەرچی شتە تەجروبەس یعنی هەتا خراوترین کارێکە من کردگمە تەجروبەیەک بووگە قەتعەن شتێکی لێ فێر بووگم یا قەتعەن هەتا ئەگەر زەربێکی داوێ لە من ئەو زەربە ئەشێ من گەورەتر بکە وەلی ئەرێ یەکدانە کار بووگە کە بە جورعەت تەک اشتباهترین بنیام زندگیمە و افتزاحترین کارگەردان زندگیم بە جورعەت
ناو ئەوە حتا نازانم لازمیش بێ ناو ئەوەم ئەرچی بوونەکە ئازادە ئەگەر کە پێتان خۆش بێتوان کە ناو ببن چون بەعزێ وەختگەل بەعزێ شخصگەل تێن کلن جامعەی هۆنەری جامعەیەک ئەسڵ حتا هۆنەرینە بنیامگەلێکە کارەکەن ئەوە نژێر سوال من لەسەر فیلم کۆتایەکەوە بووم کە لە مۆرد کۆڵبەرەوە قرار بوو دروست بێ و ئاغێک لە عێراقەوە هاتوو کە مەسەڵەن کارگەردانی بکە کە هیچ فیلمنامەیەکینەوە و معتەقد بوو کە من ئەیژم ئێوە ئەنجامی بن و من نەقژنێک کۆڵبەر قرار بوو کایە بکەم کە فرێش سەخت بوو فرێش سەختیم کێشە و لە لۆکیشنەکەی سەمت مەریوان بوو و لێ بن بە ئێتماد و چوون بۆ کارە و بجوز بنیامگەلێک بە جورعەت فاسد بنیامگەلێک بە جورعەت کە بجوز حاشیە بە هیچ چێکتر فکرۆ ناکەن و هیچ چکم نەدی و خۆشبەختانە خوا شکرەکەم کە لەو کارە هاتمە دەرەوە یانێ بۆ ئەوڵین دەفە من لە زیندگیمە بێ ئەهدیم کردووە تەعهودمنەوە بەکارێ بەخاترەوە لەو جێگە فقط بەخۆم و بە تەعهودێک کە بە سارینا هەستم فکرم کردەوە هاتمە دەرەوە و تەنیا پەشیمانی زیندگی منەوە سایەکەمی تر ئەم پەشیمانی گەرت کراوە ناکەمەوە ڕاستەکەی ئەزیزەکەم زۆر سپاس فکرەکەنەوە کە جامعە ئایا مشەوقە بۆ ئێمە جامعەی ئەلئان معاسر ئایا مشەوقە زۆرتر بۆمان یا عامڵێکی خراپە بوومان یا سەدێکە مشەوقکە نییە ئەمە فرت تەبەیە مشەوق کە ئەسڵ نییە بەخاترەوە مشەوف نەفقەت بۆ هۆنەر بۆ تووە بنیامەکان بۆ تووە جوانگەلێک گەیەکیانە کار بکەن مشەوق نییە یانێ ناو دانشکات و هیچ فێر ناوی تیتە دەرەوە لە دانشک هەرچیشتە بە خۆدەوە بنیامگەلە بەستگیێز یانە هیچ شتێک نییە کە تۆ بە خۆت بەستگیێز بۆ هیچ مشەوقێکیش نییە هەتا خانەوات ئەتوان مشەوق تۆ نەون لە تووە و لە فرێک لە خانەوە دەگەلاواسە یانێ تۆ خۆتی وە خۆت هەمیشە تەنیای کە تەنیاشێ بڕیتە بەرەوە تەنیا کار بکەیت تەنیا زیندگی بکەیت وێ لە مۆرد جامعەوە کە 100% جامعە مشەوق خاسێنیە چ مشەوقت درستە جەنابتان چۆن بیرەکەنەوە هەراوکە نازانم من ئەوەیژم کە تایسە مشکلات بووگە من مشکلاتێکە بینم من کەنچێگەی خۆم ئەو یاکەم ئەڕۆتە دەرەوە هەنگەرێکی مەسان بڕێتە سەر سەحنەی کارکە یا بڕە ئەکسێ بگرێ ئەترسم دەفعی چوو ئەکسیگرت وتی مەسان هاتکن مەسان ناو هەر جامع مەسان کەسکە لێتر و بەس خەرەمانیانەکە ئازیەتمانیانە کرد دێمەتر مەسان بڵێ ئەگەر تۆ ئەنگیزەکەت ئەو نەهەوی بێت ئەو نین بێت ئەشی توا هیچ چێنەیتەوە کار خۆت بکەیت کەتانی ئەو سەدە لاوی ئەو مانە علاوەیت درستە ئەوەی کە ژنان زۆرتر لە معرەزی سەرکوبان ئەوەی کە کەسێک بەتایبەت کە ڕشتەی هوەری یا کاری هوەری هەڵە بژێرێ ئەوەڵ لە بەعزە بنەماڵەیەکە سەرکوبە کریێ دوایەوە کە معزەلی ئەوەی تەواو بوو بە خانەوادەکەی ڕازی کرد و جەڕ و بەحسی ئەوەی تەواو بوو دێتە ناو ئەجتەماع و بازم ئەم معزەلە دووبارە بە تەرزێکی گەورەتر و پیچیدەتر لە ناو ئەجتەماع بۆی تکرارەوێتەوە ئێوە بە نەزەرتان کە ئەمە ئەگەر ڕیشە یابیکەین خەتا لە کێوەیە ئایا خەتا لە مەسئولینۆیە کە فەرهەنگسازی ناکەن خەتا لە خودی خەڵکۆیە کە کەمکاریەکەن ناخبێنەوە کولەن ئەگەر ڕیشە یابیکەن بە نەزەرتان خەتای چییە؟ بە نەزەر من خەتا ناتوانین بێژین لە یەک منباو هەست چون ئێمە ناتوانین جیای بکەینەوە فرە ژنگەل هەست کە ژنەکانە نەژێر پا یانێ بە جۆرئەتنەوە حتا ناو خانەوادەکان خۆمانە لە بنیامگەل نزیک خۆمان ناتوانین ببینین کە خۆیان نازان حەق خۆیان چەس خۆ زمانێکە من بە شەخصە نەزانم حەق خۆم چەس قەتعەن ناتوانم ئەمە تۆجیه کەم بۆ هەر کەسێ ئیسە هاوڕێ من بێ چازانم هاو دانیشتجویی من بێ مردم بێ باوکم بێ برام بێ ناتوانم تۆجیه کەم ئەوەڵ من بە شخصەشێ ئەمە بزانم کە من چەندێک ئەرزشم هەست من ئەرزشمەند هام و متەقابڵەن بۆ هاوجنس خۆم ڕەفتارمە بوێ کە تۆ ژنی هیچ فەرقی کۆتەک هیچ پیاگێکە هیچ کوڕێکە هیچ کەسێکترا نییە تو ئینسانی ژن بوون تۆ ئینسانی هەر وەخت من ئەمە بزانم کە من ئینسانم با دەتوانم کۆمەکەم پس هیچ ڕیشەیەک بە فکر من
وجودی نییە کە من بێژم خۆ ئەمەسە جامە ئەس هەرچیشتە تەسیر گۆزارە بدونەشە کەچیشتە تەسیر گۆزارە تۆ هەتا شرایەتێکە لە ناویات بە دنیاتی شارێکە بە دنیاتی بنیامگەلێکە تێکیانە زندگیەکە تێکیانە گەورە ئەوی مەحەلەت بنیامگەلێکە لە ناو کوچەتێکیانە کایاکە گشتی تەسیر گۆزارە وەلێ تەسیر گۆزارترین بنیام ناو زندگی تۆ خۆتی درستە ئێمە لە جامعی ئەلانە بەداخەوە جگە لە ئەلبەتە هیچ شتێک مۆتلق نییە جگە لە پیاوهایەکە سەرکوب بەکەن یا هان نادەن بەو کەسانە پەرە نادەن بەو کەسانێکی کاری بە ژنەکانیان بە دایکیان بە خوشکیان بە بنەماڵەکەیان هەمانە کە ژن خودی زدە ژنە و خب ئەمە زۆر مازەلە گەورەترە بنیام بەلەخرە توانێت کارێک بکا لەگەڵەوە وەلە خب چیەکەی لەگەڵ هاوجنس خۆتا کە زدەژنە کە فقط لە ماڵەوە کەسێک دانیشتە و خەریکی مەسخەرەکردنە ئەگەر کەسێک خەریکە حرەکەتێک لێیە کەسێک خەریکە فعالە کارێکەکە بە ناڵێەوە سەرکوب بکەن ئەیسا حەزەکەم کە زۆرتر ڕاجە بە کارەکانتان تەوزیح بن سارینا تۆ زۆرتر ڕاجە بە کارەکان تەوزیح بە کە چ کارهایەکی کردە البەتە زام کە زۆر بووەوە ناتوانێت بنیام تەبەقە بەندی بکە ولی خب زۆرتر حەزەکەم گەپ لێ بین مۆردی کارەکان تۆ شانۆکان تۆ فیلمهایەکە کردتە کارەکانم کە هێژم من لە جێگە کۆ ببات وەختی شروع بوو من ئەوڵین کار جدی کە بۆ خۆم شاید جدی بە چۆن لە بیرمە ئەوەسەکە ئێمە مسافرەتە چوین بۆ لە ئێرانانۆین و من لە نەفرە ئەفسۆر دەبووم وەختە هاتمەوە جیالەوەی کە لە ئەو جێگەوە تیا زندگیەکەم لە کشوەرەکەم دوور بووم جیا لە ئەم مەسئلەگە لە چۆن بۆ من سەختە وەلێ مۆدل زندگیکردن بنیامەکان هاوسن خۆم وەختێ دی ئەوڵ دەبیرستان بووم یانێ نەزانم چەند ساڵ ئەرێ فعلا نەچووم انتخاب ڕشتێشم نەکردو کە بچم مەسەڵەن شتێک بخوێنم کە ئەفسۆردە بووم هاتمەوە باوکم لە ڕوویەوە ساری ناکە کوچەنێ ئەوەز بوو چۆن من ئەم دیکە کەسگەیەوە هاوسنن بوون چۆن بوون و من لە ئێرە خەیەکم چۆن زندگیەکەم وەن هیچ کارێکی ناتوانم بکەم هیچ کار لە دەست کەسە بەر نایکە بتوانێت کار دروستە بە قەولی مامۆستا هێمنێژێ من تەشی ڕێسێکی وەک شیرینی وەفایم بۆ چییە کیژی وریا و فێرزانینم ئەوێ ئەیسا خانمێ ڕەحیمی ئێوە بەهۆی ئێوە ئایسە جایەگاهی ژنان لە معاسرە لە سینەمایە ئایا باشە بەخەریکە بەرەو باش ڕوات یا ئەوەی کە جێگەی ئومیدە باوەڕ کە ئینسان چکارێک ئەبینێ کە مەسەڵەن مەحدودە سینمایان مەحدود کردە بە چەند نەفەر کە چەند نەفەر کارەکە و ژنیش ئێستا واقعاً خۆی ئێژمێژم ئەشی خۆت کێشی دەسەر من سوالێکە کل لەسەر ناگیان کە لە مورد مانە ئەو ئینسان خۆی ئەتانێمانە ئەخۆی بێ من ئەمە شتێکە کە خۆم باعث خۆم بووم من وەختێکە لە کار فیلمسازی چوومە تەوێتوان وتم ئەو ئەبزاری گەرەکەم ئەبزاری گەرەکنی با بڕۆمە ناو تەعاتر هاتمە تەعاتر فرێش بۆم خۆشایەند بوو کارم کرد وەلی ئەو نەخۆم دەرگیر ماڵ و مناڵ کرد کە دوورەوە بوومەوە مثلا یە کارم کردیم چوومەنەوە کار ئەو نە ئاموش بەڕۆژ ئازیەت مەکاوتی ئەسان تۆ بۆچ مختلف کارۆ کردە من کارم کرد بۆ خۆشایی سەر من هەمە سەرم کارەوە ئەچم کارەکەم بۆ مناڵگەل و کاری فێن وەلی وتیان ناتۆ مختلف کارە کردگە بازبین هاتی و تێش ئەوەزیکەی دوارە کەش کارەکان بوو بە ئەگەر بێژم کە خاترێکی ناخۆش لە ژیانتان بۆمان بێژن ئایا هەرەوەیەکە ئێوە زەحمەتان کێشا کارتان من فرە ئەزیەت بووم یانێ من وەختە چوومەنەوە ئیدارە هاوکار خۆم بوون یان سەری نایشی بۆ دەسماڵەوەسی بۆچە کارەکەی مەجبوری بعد ئەوە ئەزیەتمیان کرد دوارە هاتم ئەزنەوە هەروواقعەن خواردێنەوە وەرێ چۆن گەرەکم بۆ کارە حتمە بڕۆتەبان سەحنە کارم کرد بعد وەختی هاتن کەسکەرێکە وەختە بازبین ئێرشاد بوون کە ماشەڵا گشتیشیان بە هەڵ خۆیان فرێدە ئایەنە هاتونتیان گەرەکتێ چە بێژی گەرەکتێ چە بکەی نەیاوت ئەمە وەسە کەنیشکێمە بین ئەوختە من سنم فرە لە خوارەوە بوو هاتمانە ئەم بوون وەلێ من بازم کارەکەم بردە ئەجراومی وەلێ دوای ئەوە نەمتانی تر کارکەم یەکێکیش خۆممانە خۆم بووم یانێ من شوەکەم کارتەعاتریە کرد مناڵەکان وەلێ خۆم ئەو نەخۆم دەرگیر کار کرد دەر ماڵ و مناڵ کرد کە فقط دانیشم ئیکتفام کرد بە یادداشتەکانم بنووسم فقط وەختێکم کە گیراوەڕ ئەم نووسی ئیتر ناچوون کارکەم بەساڵ لە ساڵێکا چەندانە کارمەچوو ئەدی و داوەریمە کردومانە بەوە خۆم خۆش کردو وەلی سەوینم نا فرەیشتە بام کردگە ئەشێت لە جێکە دوارە ئینسان
چێش کاڵی کەس من سەراحەتە نەژم تۆ حفتم چەند ساڵمە کەم نییە نیم قەرنە وەلی ئێژم ئەتانی دوارە کارکەین ئەتانی ئینسان مفید بێت بچواویش نینەوە ئەرێ من ئەگەر ماتڵ بم کە من ئاوام لێکەن کارکەم هیچ کە نەقاوکە لە من وەڵێ خۆم ئەشی بچم کارکەم خۆمەشی جەسارەتم بێشڕۆیکەم بە کارافەرین چەندانە جوان بهێرە ئێستا تاکەی ئێمە مەسەلەن ئەبێ واقعەن من لەوە تعجبەکەم زۆر کەس لەم ئەرسەیە خەریکن زەحمەتە کێشن ئەخوێنن ئاکادمیک ڕشتەکەیان ئەوەیە ئێژن کە ئێمە هیچ کەسێ پیشنهادی کارمان پێ نایە ئایا ناتوانانی خۆت کارەفەرینیکەی خۆت ناتوانانی کارگردانی بکەی شان و نامەیەک بنووسی خۆت بکە بە نەخشەسڵیەکەی هەرەوەیە ئێوە گەورەترین مشەوەختان لە زندگیتانە لە بنەماڵی خۆتانە یا من ئەتوانم بێژم دایک و باوکم بوو یعنی من وەختی هاتمەوەتم فیلمسازی قبول بووم ناو خانوادەی کابووم متوجم خانوادەی سنەتی بووین ئەسڵن بعد ئەسڵن من ئەمنۆن شڕۆمەمە چوومە سەر کار فیلم خۆتەزانی کار فیلم تا سێ چوارش ئەو وەختە نەگوشی هەمڕایەک و بوو کە جوابی مثل خەوەر بێ ئیتلاعبی تا سەعات 4 و 5 کارمانە کرد ئەهاتمەوە یەک زەڕەتێکمە بەرخۆڵی خراو ناکریا و واقعا لەزەتمە بەر مەسەڵە من حەزمە کرد یعنی بیشتر کارمەکە چوومە تاریخخانە شاید بژم چەند سەعات ناو تاریخخانە من کارم نەکرد ئەهاتمە دەرەوەچە هەوا تاریک بوو وەلی شکر بۆ خوا خانەوادەی بوون واقعا لە پشتم بوون یعنی خانواده فرە مهمە من وەختی کەنیشکە ئەم کە شکر بۆ خوا من ئەیژمێژم شتێکەوت لە سارینە حەزەکەم قەیناکە لە مۆردیۆ بێژم وەختێکە 5 ساڵی بوو بۆ ئەوەڵین بار دوودانە هاتن لە ڕفقەکان هاتمتیان کارێکمانەست گەرەکمانە سارینا بوون بۆ بازی وەختە سارینە لە ئامادەگیا بوو بعد وتیان خۆ من لەسەر کارە بووم وتیان هاتم وتی کورە نازانی ساریناچی وروجێکی کردم چێ کردگە وتی ئەوەڵ خۆراکیمان بۆی سنگکەوتکی هاوە چەس خۆراکیتان شارگەسەوە لە من خۆم ناوین تی دوایەوە بعددانی 2 نەفەر بوون دانیان تو سارینە سە بڕۆ ڕێگە تستیکە بێدانیشە وتی بێسە هەتیکان قسەمەکەن ئەوە مشەخەزیگەن کامی کارگەردانە جا ئەو من سارینا لە شاید بێژم 2 ساڵگی و 3 ساڵگی و چکی تر کەفتە سەرپای خۆی ڕفێقم بوو یعنی گۆڕۆشتەک ناهاتە مەدرسە ناو کلاس ئامادەگیە بوو هاتۆ شاید بێژم سارینە شاید لە 5 ساڵگی و بازی شرەوە لە 3 ساڵگی شڕۆی کرد جۆرێ بوو کە مرەبیەکەی ئێوێت تووە مناڵەکان بە مەحسەوە سارینە چکێ دێرە چوونەوە کلاس چۆن تا مەدرسەکەمان دوودانت بە ساختمان بوو تا لەم ساختمانەکە چوو بۆ ساختمانە تو لێ کێشە ئێوەت مناڵەکان مەحسەوە سارینە تەقات ئەوە هات چۆن بۆچە بۆ مەسارینە بە بازی بە شعری خوان کلاسەکە ئینەرژی بوو 3 ساڵ لە 3 ساڵگی مدیر مەدرسە بووم ئەم بەلای خۆمە بوو یعنی ئەو نەخاترەگەل خۆشم هەست لە کارەکان سارینە کە من ئێژم ئەم لە 3 ساڵگی و شڕۆی لە 5 ساڵگی شڕۆی نەکردنی ولی بازم چینە سەر بەحسەکە ئێژم ئینسان خۆی ئەشێ هەتەوان حرەکەتی بێ ماتڵ نەبێ کە ئەموو ئەو کە من متەئەسفانە بیشتر ماڵ و زندگیم لە نەزەراگر تا خۆم مثلا ساڵ 85 کارێترم کرد دەسەوە کارم کرد مثلا بیشتر کارێ بوو بە حاڵەتی سفارشی بوو فیلمێترم کار کرد ئاغای نارنجی وشتە فیلم بەردار بوونەمانە بعد من حەسەن یەکسرە یعنی ئەمەژم حەسەن تەرەقی خۆدانی معرفتیان کرد یەکسرە تەکمانە لەسەر کارەوە بوو یعنی مدام ئەو خۆشحاڵەوە کە من دوارە خەریکم کارەکەم بەسەڵ سارینا نەخشێکی بۆم کرد بوچکەکەم کە مناڵتر بوو ئەو نەخشێکی کرد من حتا وقتێک بوچکەکەم چوو بۆ هۆنەرهای زیبا بۆ ساڵ ئەوڵ دەبیرستانی سینەما ئەو نەموت سارا فکرەکەمە خۆم خەریکم دوارە شرۆ ئەەکەمەوە ئیتر تۆ کتێوەکان دەخوێنم وڵێتیم سارینا ساراتەوە خەسە ئەفسردە چۆن هیچیانەوە بۆی وێژن دە کلاسکەلا متاسفانە دیپلۆمی سان وەلی هیچ شتێکی لەو کلاسکەلا فێرنەوە بەداخۆ بەجیاتی وەی کە پەروەرش و ئامۆژش بێ هەر و جۆرێکە ناوەکەیان کردە بە ئامۆزش و پەروەرش چۆن وەختێکە ئینسانێک پەروەرش نەدرێ ناکرێت کە ئامۆزش بدرێ بەداخۆ ئەو شتە هەمیشە حاکم بوو بە 6 مانگتانیم کارکەم مە بە 4 ساڵ درستە حتاکو مەسەن لە مەدرسە شتە حاکمە و ئەحساسەکەین کە دانیشگا خۆپیتە دانیشگا ئەو جێگەیە کە تۆ فێرە بی تۆ تەخەسوسی ڕشتەی خۆتە خوێنی مەجبورنی کە دەرسهایەکی تر بخوێنی کە هی ڕشتەهای تر بێ ولی خۆ بازم ئەو خەبارانە نییە سارینا یان تۆ کەسێکە مشەوەختە گەورەترین پاڵپشتت کێیە دایک و باوکم بووبن فرێش کلیشە یەگشتی ئەمەیژە ولی بۆ من هەرچەند لە سنێک و ئیجازیان نەداوتیان حەداقل بۆ ئەو دەرسەوە ئەی خوێنی
بۆ تەجرۆبی دەندان پزیشکی من ئەسڵ نازانم چێژن واقعان و من تا لەحزەی ئاخر یانی یەک هەفتەمەوە کەم بچم بۆ مەدرسە بۆ انتخاب ڕشتە من ئەگیریام و لە ڕێگەی دوورە و زەنگیاندا دروستیان کرد کە چوم کەسنا تا چەند ساڵ لەمەوبەر ڕشتەی تەئاتڕۆمانی نە مەجبورم گرافیک بخوێنم یانێ سێژە نەقاشیەکەم و مەجبورم کە گرافیک بخوێنم کە ناو هۆنەرابم فقط سێرفەن کە ڕەحەتترم بسان نزیکتر بێ بۆ فەزای زێهنی منە و لە مۆشەوقم ئەوان بوون و بۆ بازیگەری باوکم من تا ڕۆژێکیش کە بازم کار بکەم و بم ئەمە ێژمێژم من ئەوەڵین شتێک کە لەناو بازیگەریان لەناو منا بە وجود هاتەوە بوو کە لەبان سەحن و بابام دیوتم یعنی ئەوێ ڕۆژێم نیش وەک ئەو کایە بکەم وەک ئەو کایە بکەم نە سرفەن لەبان سەحنەوە بم یانێ ئەو جۆرە کە ئەو بازیگەرەوە ئەو جۆرە کە من دەرکیەکەم ئەو شخصیەتە کە باوکم نییە ئەتانم ڕۆژێ وا کایە بکەم و ئەمە بوو کە ئیتر اتفاقکە وایە پس دەبیرستان فارغ التحصیلی هۆنەر بووی ینی گرافیکی و ئێستا لە حاڵی تەحسیلاتی چی ئەدامایی من ئێسترم آخر بازیگەریم بازیگەری چەندێک خاز وە بۆ داهاتوو ئایا حەزەکە کارم ڕشتە ئەدامە بەی فکر نەکەم گەرەکم بێ کۆلەنی تر لە ئێرە گەرەکم بێ دەرس بخوێنم ئەگەر گەرەکم بێ دەرس بخوێنم چۆن وتم هیچ شتێک دانشگا بە بنیام ئیزافە ناکا بە هیچ عنوان درستێژی خانم ڕاحیمی ئەگەر گەرەکتان بێ ئایسا فیلمێک ساز بکەن یا شانۆنامەیە یا فیلمنامەیە بنووسن دەغدەغەیەکی ئەزانم کە دەغدەغە ئایسا بە وفور دەغدەغەمان زۆرە ولی دەغدەغەیەکە هانتانە بۆ نووسینی ئەو شتە چییە؟ خشونەت ئەلێ ژەنەوت مژن هەر لە تێتە دنیا بەناو چاو ژن تواشایەکەن چۆن موجودی مؤنەسە هەرچێکتە ڕەبتیانیانە لە مناڵی و ئاسی ببینێ ئایسە توەشاکە ئێمە چێنێ بەنامەکە لە بینین کە خشونەت ئەلەی یانە مناڵەکانێکە کە نیشکن و من کارێکە نووسیگمە ئەلهام لەوانەسە هەر لە مناڵیەوە لە مورد کە نیشیەکە هەست کە وەختی تێتە ناو جامعات عزیەتگەلێکە بێ وەختی هەناو ماڵ باوکیە بە خاطر سەحلێنگاری خانوادەی چێنێ عزیەتەوە بازی وەختی مەژین محیتی ئەمنمان بۆ مناڵمان فراهم کردگە وەلێ نازانین لەو ئەمنیەتە لە گۆشێک و مناڵەکەمان خەریکە ئاسی ببینێ و ئێمە نایبینین مناڵەکە خۆی ئەیبینێ بعد یەک دەفعە دین ئەو ئاسیبە عمرێک هاتەکتا کە باعثی وەک چۆنێژێ ئەگەر درۆیک بێژی مەجبوری درۆگەرتر بێژی کە و درۆ پاکۆکەیتەوە خەریکە بە خاطر و ئاسیبە هەر لە زندگی ئاسیبگەرترە بینێت تا حتا لە سنیەچێت لە سنێکە چی دەبانەوە منەوە کە چتگەرێکە نووسیم حتا من ناو کارەکەمە چتگەری زەریف تابلۆگەلی زەریف لە خان میلانیە بینم کە هەر بازم دەمورێت خشونەت ئەلەی ژنەوە هەست کە من واقعاً ئەو چتگەرە من ئێمە چتگەری چۆن تەک دانی شاموزە سەر و کارمان بووکە ئێمە گەنجینەیەکی یعنی ئەوە داستانگەر حالە سینەمانەکە مناڵ هاتکە چی چتگەرێکی وتکە چ بەدبەختیگەرێکی وتکە کە هیچ کەش کۆمەکی ناکە کە نیشک نای بعد من ئەو کاربەر ئەساس ئەو چتکەرمە لە نەزەرا گرگە و ئیشەڵا ئەگەر خوا تۆفیق بات و کۆمەک بێ ئەوانە جەمەوەکەم وکە لە مۆردە و ئیشەڵا کارێک خاص بێت هیوادارم کە باشترینەکانتان بۆ ئیتفاقکە بە لە خشونەت ئەلەیهی ژنان ئایسا هەر چەند شانۆنامە کورتە فیلم یا کتێب و ڕۆمان ئەسڵەن لەسەری بنووسرێ بازم کەمە و بازم ئەوەی کە لە قەرنی 21کە لە قەرنی جەدیدا لە قەرنی معاسرە قەرنی تەکنۆلۆژیکی واردی ئێمە مۆدرنیتە بووین ولی خۆ بازم ئەم شتە هەیە بە نظری من کە ئەبێ ئەوە ئەو شتە باس بکرێ یعنی ئەوە پەرەی پێ بدرێت تا ئەگات بە نەهایەتی خۆی و ئیشەڵا ڕۆژێکە هیچ ئەسەر لەوە نەبینین ساری نایگیان تۆ ئەگەر گەرەکت بێکە هەر فیلمێک هەر ساڵێک لە خام ڕەحیمی کردم دروست بکەی یا کارگردانی تەئاترێک بکەی سەبارەت بە چییە نووسی سەبارەت بە چییە بێکارەکەت سەبارەت بە مشکلێکە لەو زەمانە کە گەرەکم بێ و کارە بکەم هەسمان زانی مهم نییە ژن بێ پیاک بێ چە بێ بۆ مشکڵە کە هەزمان خۆب ئایسێمە هایناو شەرایەتێکە کە شەرایەت دروستێ نییە بۆ تووە بنیامەکان شەرایەتێکە کە تووە مردم واقعاً فرە کەسنان شەویان نییە بخۆن و بە نەزەر من ئەمە فرها لە ئەولەویەت حتا باس جنسیەتی ژن و پیاک ئەوەی کە کەسێک شەرمەندە بێت لەناو خانەوادەیە ئەوەی کە کەسێک نتوانێ ڕەحەت یعنی چتکەل ئەوەڵیەی زندگی پایەگەل ئەوەڵیەی زندگی خۆراک پوشاک مەسکن وەختە نییە نەبێ
بە چتر دێکخواێنێ شتێکە توانێت جوواگو بێ یعنی وەختێ تواشا کە حتا من گەرەکم بێ شانوێ کار بکەم لە مورد هەر شتێکەوە وەختێک مردم واقعەن پول ئەوەی کە گەرەکیان بێت پول بلیت بن تواشێ ئەوە بکەن و ئەو یعنی ئەو نەمردم خەسەن کە حتا ناتوان ئەو مەفهومە بگرن وەختێ نەوێ بە چتر دێکەخوا یعنی بنظرمەوە لەشێک شتێک دروست بێ ئەوە لەشەی لە مەرحەلە عبور بکەین کە ئومیدوارمە متفاقە بکەفێک کە مردم خۆشحاڵ بن بعد لە مورد ئەوەی کە ئیسە بەس جامە ئەمان چێست چۆن مشکل یەکدانە نییە هزاران هزار مشکڵە ئەمە عینە واقعیەتە یعنی ئێغراق ناکەم گشتیشمان نەزانی و هەر شخصێ ناو زندگی خۆیان سەدانە مشکڵی هەست بعد ئەمە ئەوێتە گەورەترێ هزاران هزار مشکڵە و گەورەترین ئێستا اقتصادیەکە کە ئەوە مردمی وێران کردکە هیچ کەسێک ڕاحەت زندگی ناکە دروستە سەختترین تەجروبەیە کە بووتە ئێستا کە جیارە لە زەخت بەخشبوونی سەختترین تەجروبەیە کە بووتە سینەما تات فەرق ناکات چی بووە لە چ کارێکا بووە سەختترین من وەخت بووگە وەک پارەکە کەیتر کۆرەنانەوە و هەچیشتە عادی بوو من تایمگەر توولانی یانەوامە بووگە کە من مەسەن لەسەر سێدانشانەوە بووگەم سەب مەسەن نۆ لە ماڵ چۆن من جیا لە خانەوادەم زندگیەکەم بلەخەرە دانیشتووی تارانم نۆ لە ماڵشمە دەرەوە سعات دەی سەب تەمرینم شڕاوە لەسەر سێدانە کارەوە بووم و 11 شەو تەمرینم تواوە 12 مەگەیم ماڵەوە و شاید سەخت بوو یانە من بازێ وەکل خۆشکمە هات بۆ لام و ئیدی من مەسەم فەکم وەکەلێ قۆڵف بوو و واقعانە ئێستا بمانەت کە چەنەیە هەرچیشتە سەختەوە فڵان وەلێ زەریفترین سەختی گەل زندگی منەوەانە وەلێژم سەختترین شتێکە توان بێژم کە هەم لە مۆرد پەشیمانیەوە بوو سەخت بووەرە و کارە بوو کە وتم وەلێ باقیەکەی گشتی بە تووە و وجودم ئەنیشەوە سەختی گەلە چون بەنەزەرم سەختی بۆکە چێژی لێ بردا ئێوە سەختترین پرۆژەی زندگیتان چی بووە لە بوارکاریەوە مەسەن بەنەزەر من شتێ سەخت بۆ من وجودی نەوەگە یعنی نازانم فکرکەم واسان سوالەکە فکریەکەمەوە شتێ بە ذهنم ناگەی وەڵا من حساسەکەم سەختترین قسمەت زندگیت دۆران بۆ حرانێک بوو زمانێ بگوە کە دانشگای تاران کاگەردانی لە بین لەناو کل لە کشوەرە کلەن 30 نەفەریان گەرەک بوو قبول بووگەوە نەچووگە یعنی ئەوە شاید سەختترین انتخاب زندگیت بووگە من 3 مانگ توا فکرمەکە کە پڕم بوو ئەم لە یا ئەولا حتا وەختە 12 کیلو کەم کردو ئەوانە پێکم ئەوە ئارام تەکما قسەیان لەسەر خۆمە چوم یعنی ئەوە زعفم بوو ئەوە نافشار ڕۆحیم بوو حتا مەسا من شەوێک کە هەڵسام بچم بۆ سەبتنەوە لێنە ئەو نەگیریام سەرچوان وەرەمی کرد و ئاخری دایکم وتی بە باوکم دیان سەبی بای سەبتناوکە لەم نامشوەر جۆرە ڕازیەکەین بعد هەساین چوینە تاران فقەتی تۆ لە جڵۆ بەلای و دانیشەوە ڕاندگیەکای سین بە چوونە تاران چوین سەبتناومان کرد ئەو خۆشحاڵم حتا ئەوە مەسا وەخت کەنیشکەلێک هاتوون گشکی شیک و سانتیمانتاڵ و عالەمینگەلا بعد من چوم سەر چاو وەرەم کردە بعد تربێتمان وەخت شق و پوششی خاصی بوو وحشتناک مثلا مشیا بعد هەر بەو پوششە چوم خوا ڕەحمەتی کەسێ وڵەدا هەمیشە جملەکەم بۆ ماوت کە حتا وتی ئەمە ئەوێ بە شتێ بە من و لێوە ناون بەیچێ خواستە شایەتە وەلێ هاتمەوە شتێکیش کە بوو من خانەوەدەم فرە پشتم بوو وەلێ دایکم فۆقڵادە احساسی بوو و خۆمیش چوومێنە جێگەی کە نیوتیانەشێوە لەناو ئەم ساڵۆنە بۆ 2 نەفەرە لێرە شێغەزاوەکی سە دانیشتوگەریسە وەلێ وەختە ئەسن مۆبایل بوو نەچۆ بادیان وت ئێوە تا 2 مانگ پسەر هەم 3 ڕۆژ تاتێڵیتان ناتان بڕۆنەوە بۆ شار خۆتان بعد من ئەمانمە تو بە خانوادەم باتەوە بەم شەرایەتە بعد وەختی چوم سەرناوم کوڕە هاتمەوە دوو لێ سێدیم دایکم حاڵی خراوە چەست تۆ بڕی نەیتەوە ئەو وەختە دیم نا مشکلات من شتێتری چەست بعد لەو لای چاوم شۆشتیان نەتۆشێ بەرەساس ئەو بەر دەفتەرچێ سەنجشە مەشی یاسم هەر شکەتەوە نەکرا بۆ ڕشتێتر خلافۆ کردگە چۆن ئەمە خەریکین لەم لەو خەرجمان کردگە لە تەبێت معلمە ئیتر وەلێ من شاید ئەولەویەتم دایکم بوو تا ئەوەکە ئەوە کە ڕاستەکە حتا من وەسایلم دانیا ساڵ دوم تەربێت معلم لە بیجارا بوو مەشیە یا بچوان بۆ تانە دووسری وەسایلم بوو ڕاستەکە سالینە بازی وەخت ئینسان فکرەکاتەوە من ئەو زەمانە وەزنم کەم کرد و ڕۆحیم داغان هەفتێکیش نەچوومەوە سەر کلاسەکانم دووەردیم ناتوانم بۆ بچم بۆ تاران مشکلاتم فرست حەسام چوون بە شوێن ئەمە کارم لەبلا دروستنەوە ڕفێقاتە دەورم هۆشیان پێمەوە بوو ئەسان فرە سەخت بوو وەلێ دوایەوەی عادەتم کرد و بازم هەر گەرانەوە بۆ ئەسڵی هەراتمە بازم هەر لە زمیا کار مەکە وەلێ ئەو کاش
من هەر ئەو وەختە ئایسە بواکە مناڵگەل فرێ ڕاحەتن کاش ئەوک ئایسە بوات کە ئەمزانی چەپ درستە نەسڵهای بەعدی بازم بە ئێمە شەر وایە ژنەوە کەیمە وەختی سارینا هاتەوە لە تۆرێ زادەرسی خۆن هاتەوتیێنە من ناڕۆمەوەی تر شوێنەکەم تەک باوکیا پشتیمان کرد حەزمان ناکرد دوارە تاریخ تکرارەوە حەزمان ناکرد دوارە ئەم دوارە ئاسی ببینێ شکر واقعا توانایی بوو حیف بوو چه کۆمەکی نەکەین ئایسە مەساڵان فرە کەسێژیەوە چ ڕشتێکە من حتا ناو نزیکترین کەس خۆمان کە بەخۆیی نزیکە ئێژێ مەسەڵ چاکە دەرسەکەی بخۆینە بێتەوە چە بکە وەلی بینم نا ئەمە شتێکە کەتانی مدام کارکە کار بگرێ ئایسە جوانەکەمان دەرس تواوەکەن هانە ماڵە ولی ئەم شکر بۆ خوا ئەتانی ئەگەر خۆی ئەنگیزێت دوچکی حوسڵی بێت ئەتانی کار درستە هەر بینێکیش ئەو شتە ترند ببوو مەسەلەن ئەو کلیشە بەرئەکسە یانوت مەسەن بە مناڵەکانیانەوت بنەماڵەکان کە تۆ بچۆ پزیشکی بخوێنە لە کناریشە هۆنەر فێر بە مەگەر ئەکرێک هۆنەر بخوێنی ئەسن تۆ هۆنەر بخوێنی ڕشتەی ئەسلیتەوە بێ لە کناریشە پزیشکی فێربی ئەکرێ پزیشکی بنیام لە خۆی فێر بە هۆنەرەکەیش وایە بەداخۆ کە زۆر کەس ئەم تەقسیم بەندیانەکەن لە سوورەتێکە سەواد ئاگاهی ئیتلاعاتێکیان نییە وەگەرەکیانە بیر و باوەڕخوان بسن من سەر ئەو کەسایەتیانەکە سەبارەت بە هۆنەر زەحمەتێکێشن هەر ڕشتەیەکی هۆنەر سینەما تەئات نەقاشی کارەکەن من سریە وشەیەژم ئێوە هەستی دەرونی خۆتان لەو لەحزە بە وشانە بێژن دایک عزیزە فرە ئەسان تکرار ناوێت ژن ئازادی کارێکن بۆ ئازادی واقعا ئەو شاید دەژی ئازاد ولی ئەو نییە کارێکن بۆ ئازاد بۆنج ژیان ژیان لە لەحزە لەحزەی ژیان ئیسفادە بکەین وە گەورەتر بین سەرفەنە لەزەت بووین بتانی لە لەحزە ئیسفادەکە ناو لەحزە زندگی کەلەمەی ناتوانم ئەمە ئەخە ئەنگیزەشی نییە کاگەرەکەم ببێژم وەلێ هیچ شتێک نییە کە تۆ نەتوانی ئەنجامی بێی وە دروستی نەکەی هەرچیشتە بەجۆز مەرگ دروستە بێت درستە ناتوانی ئەتوانی ولی ناتوانی بازۆ ئەتوانی ولی ناتوانی کتێو چوون ناو دنیاگەلێک کاتوانین هیچ وەخت نەچووگین وەتوانین دانە لەحزە لەحزەی تەجروبە بکەین و هەر کەسێ مختص بەخۆی درستە زمانێکە فرە لەزەت بەخش وەختەکە کتێوە خوێنی فرە لەزەت بەخشە بازیگەری زندگی خۆشە تەجروبەیەک خۆشە لە زندگی گەلتر خانەوادەی هونەرمەند پشتوانێک محکەمە بۆ هۆنەرمەند تەرکی فرەتر لە هۆنەرمەند دەستان خۆش دیت ئەو شوێرەگەتی سارنا ئەگەر تۆ کارگردانێکی مەحبوب بێ ئەوە کێیە ینی پێت خۆش بێ لەگەڵی کار بکەیت لا کوێ فەرق ناکە ئێران بێ خارج بێ غەرب بێ من حەزەکەم فریک لە کارگردانگەلا کار بکەم محبوبترینی محبوبترینی ناو ئێرانە حەسەن فەتحیە فرە بۆ من گەورن وەرێ لە دنیا فرە کەسگەل هەست وەلێ فرە حەزەکەم تەکتیم بێرتۆ ناکە ئێوە کەسێکە پێتان خۆشەکە لە ناو فیلمێکتان ئامسەن کارێتان بۆ بکە چکەوە ئەولەویەت ئەو وەڵا جا باوکیە جا حاتەمیکیە کنشێکە لەیلا حاتەمی یعنی واقعا خۆشی گەرەک و کچی ئەلی حاتەمی دەڵێ کەسێکە لە ژیانتانە پێتان خۆشە ئەگەر فیلمێک ساز بکەن کایەتان بۆ بکە کێیە قەتعا سارینا بعد دوای سارینا باوکیە من شتێکە بێژم نەبێژمێ سەخارێکم بێنا تعریفی لەکەم لە تووە مەسا وەختی مەتنێکە نووسی حتا لەوە لەزەتەوەم وەختی ئەی خوێنێتەوە ئەو نە شیرین تاوچە بازیەکە بعد کە لەیلا حاتەمیشی ترکە بێنە زیرە
ئەگەر گەرەکی بێ نەسیحەتێکی بە جوانهایەکە گەرەکیانە دەست پێ بکەن یا کەسانێکە ئاوات و ئارزوو ئامالی بازیگەری یا شانۆکاریان لە دڵ هەڵەقوڵە ئەگە گەرەکە بە شتێبێژی چێژی قبلس ئەوە بە خانوادەکانیان نەسیحەتەکەم بە خاطرۆیکە ئەحساسەکەم خانەوادە لە ناو تربیەت و گەورەبوون و مناڵە فرە تەسیری هەست بعد ئەگەین بە ئەو جوانگەلەکە حەزەکەن بگەین خانەوادە هەرچێ بیشتر مەحدودیەت ایجاد بکە بۆ مناڵ و نەزانە خەریکە چاکە بیشتر ئەو مناڵە لە دەستەچێ من سەمیمیترین ڕەفیق زندگی خۆم بە خاترم چین شتێک لە دەستاکە خاطرۆیکە ئەحساسیان کرد کە بە نەفی وە لەی چۆخ بە نەفینەوە پس ئەوە خانەوادەکان بزانن ڕەفتاریان چۆنە بەجێگەوەی کە مناڵێک گەرکێت بێتە دنیا چازانم لیباسی بۆ بسێنن ئۆتاقی بۆ ئامادە بکەن بزان بە ڕۆحیەشێ چۆن ئەو ڕۆحە چۆن گەورە بکەن ئەو مەغزە چۆن گەورە بکەن ئەوە لە گشتی مهمترە فکری پەزیریشی تەفاوتەکان نا ئەوەی کە چە بکاتە بەری ئەوەی کە چۆن لیباس بکاتە بەری چۆن بوێ چە بێ فکری دروست پێ هیچ شتە دروستەوێ و بۆ مناڵەکان وەسەکە هیچ وەخت خۆیان دەستکەم نەگرن هیچ وەخت فکر نەکەنەوە کە ناوێەوە هیچ وەخت بە هیچ بنیامێ ئیجازە نان کە بە ئەو بێژێ کە تۆ ناتوانی و بڕێتە بەرەوە چووە هیچ وەخت ئەزانی شتێک پێش مەحدودیت هەمیشە باعثەوێت کە تۆ فقط ئەکەفیتە دواوە یا فقط ئۆغدەوێت لە باندڵ تۆ بەلێ وەختە تۆ بچی هەتا گەرشت بابێ ئەمە واقعان واقعیەکە ێژن سەرخوا بە سەنگ وەتی تۆ ئەشێ ئەمە تواقە بۆ تووە بنیامەکان بکەفێ کە بچن بوینن تەجربە بکەن دروست یا غەڵەت بعد بزانن دروستە یانە فقط ئەمە لەناو هەر کارێکە نەفقەت هۆنەر نەفقەت بازیگەری نەفقەت کارگەدانی لەناو هەرچیشتە درستە فەرمووی دەستە خۆش بە ئێوە چی من بۆنان ئێسەکەەوە بۆن لە زاوی دیت خۆیەوتی من بۆمان ئۆلیای کەیژم ئەشێ مناڵەکەتان باوەڕ بێت وەختان بە وەختی من ئێمە شتێکێتنەوە ماڵێ ما هەست سارا و سارینا دوودانەکەنی تەک باوکیانە ڕەفیقن یانە شاید فرۆختکەریش بووگە خەوەرێ بووگە بەلەوە بێژێ بە من بە باوکی وتکە یەکێ چۆن ئەو ڕفاقەتە ها لە بینیانە یەکیش بە مناڵەکەت یاتمات من بەها سای ناژی بمژین من فڵان شتەکە ئەمە یعنی شتێکە من خۆم بە منوتیان وەختێککە چوومە ئەو وەخت زمانە کە چوومە سەر کارفیلم تا ساعت 4 و 5 سەبتەکی بێکی بەگا کارمە کرد جوان بگشکی من دایکی وتی بە من وتی ئێعتماد مەسبێت ئەم ئێعتمادە لە ناو زیهن ناشکلی کردو یعنی حەزم ناکرد ئەوە ئەو خەت قرمزە ڕەتکەم چۆن ولی ئێمە هەمیشە بە سای نایژی نێژین مەسانجی پلانج دەکەم ئێعتماد مس خانەوادەکان بە مناڵەکانیان باوڕیان بێ ئێعتمادیان بێ یەک تیش لێمە بژنەوەن ئێمە هەمیشە دایک و باوک ئێژین ئامان هوشو بێ و داخە دەست نەی پێ و ولی مناڵەکە ئەگەر خۆی ئەزانی ئەشی ئەو داخیە حسکە حسیکە چۆن ئێمە ئەیان وەسینەوەی چۆن دایک و باوکین دەست خۆمان نییە حەزەکەین بێژین ئەو کارە بە زەرەر تەمەیکە ولی ئەگەر ئەزانن دروسە و نەتیجەی لێگرن بیکەن چۆن من ئێژمێژم نەتیجێکە گردگمانە نازنیکیمانە مناڵمان باوەڕمان بووگە قبولیانمان بووگە بە هەرچی جۆرە تەک شکستەکانیانە خەفەتمان قوارگە تەک پیرۆزیەکانە خۆشحاڵ بووگین و بازی وەخت من دیگمە وەختێکە باوک سارینا شتێکی لە مۆر ساری ناوتیگە دیگمە چاوی بەرقیداکە و نەفەسی خوارگەسەوە ئەمە لەزەت بەخش بووگە من تووە و دنیای کە خوا داگێ بە منێژم شاید من گۆزەشتم لە دەستچوو وەلی لە ئەوە زیاد دوودانە مناڵیدا پێم کە خەریکم ئەو شتەکە لە خۆمان لە مناڵەکانمە ئەیبینم وە لەزەتەوەم فقط مناڵەکانمان باوەڕ بێت چیشتە دروستە درستە زۆر سپاس ئەگەر کە شتێک ناگفتەیەک هەیە کاتەوە بێژی ئەتوانی کە بێژی کەم بۆمە بێژم کە ئێوە لە مۆرد ژنگل موافق و گەرەکتان قسە بکەن وەلێ گەرکم بێژم بۆ من موفقیت معنایەکتری هەست کامڵەن جیا لە فەرهەنگ لۆغەت یا هەر شتێکە لە مۆرد موفقیت هێژن کە تۆتوانی تۆ ئەشێ بچی بگەیت ئەمان کە تۆتوانی و ئەوەی کە بنیامەکان چن بۆ بەرنامەکانیان بۆ هەدەفەکانیان ئەچنە بەرەوە ئەمە شتێکە کە بە زندگی بنیامەکان بەستگیە سۆڕاتی بە هۆنەرمەند و غیرە هۆنەرمەند و نییە هەر کەسێک کار خۆیان جا بە ئەنازەی خۆی دەرامەدی هەست بە ئەنازەی خۆی زندگیەکە بە نظر من موفقیت زمانێکە کە بنیامەکان لە ناو مەغزیانە ئەمە بوێ کە هەرچی کەسە تووە و ئینسانەکان بەیەک و بەرابەرن ئەو بنیامە بنیام موفقیتوانێ بێ وەختێک ببینێ کە گشتی ها لە یەک سەدها
تووە ئینسانەکان هاان لە یەک سەتاوە هیچ فەرقێکیان بەیەکۆ نیە و بنیا موافقەکە چون ڕێگەیەک ڕۆشن و هەموار بۆ خۆی دروست ئەکا کە تا ئەبەت چ بۆ موافقیەتە کە باقیەکەیژن بگەیت نەگەی زندگیت ئارام نیە چۆن نەزانێکە من ڕێگەم ئەمەسا ئەو ڕێگەی ئەوەسە و گشتمان بەرابەرین و هیچ فەرقێکمان بەیەکۆ نیە ڕەتی بە ژن و پیاکی شۆنیە تووە ئینسانە دروستە فارغ لە تەقسیم بەندی های جنسیەتی ئێوە ئەگەر ناگفتەیەکتان هەیە بۆ مخاتەبەکانمان نەتوانن بێژن نا خۆشحاڵ بووم منێ لەزەتم برد شاید من و ساری نامێت فاقی بوو کە بەیەکەوە فرق ساکن بەیەکەوە ولا ئایسەف چتگەرێک من ژنەفکە کە بۆ من تازەست و ئەبینم دنیای ئێمە ناشناختەست حتا ناو ماڵێکیشا بەیەکۆ زندگیکەی ناتوان یەکتریم شناسی پس بین ئەم شناختمانە داین خۆمان بشناسین دەرکیشمان لە دنیا بێ وەک ئەو بختە تۆ بزانی توانایی تا کوێنەکان مەکەم ئەتانی فرە موفق بی ئیشەڵا ئارزووی موفقی دەکەم بۆ جناب بۆ ساریناگیان و تو جوان زۆر سپاس منیش ئەهیبای موفقیتان بۆ خوازم بۆ کچی جوانەکەتان بۆ خۆتان زۆر سپاس کە قبولتان کرد بە میوانی بەرنامەکەمان بوون زۆر سپاس بینەرانی ئەزیز و خۆشەویست کە بینەری ئەم بەشە لە بەرنامەی پێگەی ژنان بوون بێن و با دەست لە قەزاوەت های نابەجێمان هەڵگرین لە بنەماڵەکەی خۆمانە دەست پێکەین هەر کەسێک ئامالیە ئارزوویەکی هەیە لە ئازای بنەماڵەکەمان سەرکوبی نەکەین ڕێگەی بۆ هەموارکەین زۆر سپاس بە خوای گەورەتان ئەسپێرم هیوای ژیانێکی باش کات و ساتێکی خۆش مەمنون کە تەشریفتان هێنا دەستان خۆش بێن